بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المخلوقين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان لە جزئی عامە لە تەفسیری جزئی عامە گەشتی نەوانەی پازدەیەم لە تەفسیری سوورەتی المطففین. ئەم شەوی چوارشەمەیە هەفتەی 6 ئینشاءالله ئایەتی ژمارە 7 بۆ ژمارە 17 خوێنین. ئەگەر بیرتان بێت لە دەرسەکانی ڕابردووە ئێمە باسی تەرازوبازیمان کرد، ئەو کەسانی کە ئیشی تەرازوبازی ئەکەن و هەروەها لە تەرازوبازیە کێشانەکان کەم و زیاد دەکەن. بەڵام لە ئایەتی 7 بۆ ئایەتی 17 ئەتوانم بڵێم هەر تەفسیری سوورەتی ئینفیطارە بە جۆرێ لە جۆرەکان، جۆرێکە لە دووبارەکردنەوە ئینشاءالله هەوڵەدەین بەسەریا بڕۆین. مرور الكرام. كلا إن كتاب الفجار لفي سجين. آياتي ژمارە 7. خۆی گەورە فەرمێ نەخێر بەڕاستی نامەی خراپەکاران لەفی سجین لەناو شوێنێکی تەنگ و تاریکی زۆر نزمدایە کە شوێنەکەی دەکاتە 7ەمین تەبەقەی زەوی. واتا کردداری ئەوانەی کە کردداری خراپەکەن و ئیشی خراپەکەن نامەی ئەعمالەکانیان لەکوێدایە لە 7ەمین تەبەقەی زەویدایە. ئەوەندە خەتەرە. سجین لە زمانی عەرەبیە لەسەر وەزنی فعیلە، شوێنێکی زۆر تەسکە یاخود شوێنێکی زۆر تەنگ و ناخۆشە. لە وشەی سجن و هاتە. سجن واتە بەندکردن، زیندانیکردن. نامەی کردەوەی خراپەکاران ئەوەندە لە لای خوای گەورە کەم نرخە، لە خراپترین شوێنەدا ئەندرێ، بەڵکو لە نزمترین شوێنەدا ئەندرێ. خوای گەورە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ و هەروەها وەتەوای ئومەتەکانیش دەفەرمێ وما ئەدراکە ما سجین. تۆ چوزانی سجین چییە؟ سجین وتمان لە سجن و هاتەوە. سجن واتە بەندکردن و زیندان، شوێنێکی تەسک. کتاب مەرقوم، کتابێکی چییە؟ لەناو کتێبێکدایە، ئەو کتێبە مۆر کراوە، کتێبێکی مۆر کراوە. واتە ئەو کتێبە هیچ کەس بۆی نییە وشەیەکی تیا زیاد بکە، وشەیەکی تیا کەم بکە. لە بێنرخترین شوێنایە ئەو کتێبە کە 7ەمین تەبەقەی زەویە و لە شوێنێکی تەنگ و تاریک و تەسک و ناخۆشدایە، چونکە خاوەنەکەی لە لای خوای گەورە بێنرخە. ئەبێ نامەی ئەعمالەکانیشی بێنرخ بێ. هەروەها نامەی ئەعمالەکانی کردەوەی چاکی تیا نییە، شتێکی جوانی تیا نییە، شایستەی ئەوە بێ ڕێزی لێ بگیرێ. وەکو کتێبی چاکەکاران خوای گەورە فەرمێ کتابی ئەبرار لە فی علیین، لەکوێیە؟ لە سەروی سەرەوەیە. کتابی ئەمان لە خواری خوارەوەیە. با نمونەیەک لە واقع بێنینەوە دەربارەی ئەم بابەتە. کەسێک لە ناو خەڵکە تاوانەکات، دەستی خەڵکە بڕێ، پارە سپیەکات و فێڵ ئەکا، هەرچی خوا پێی ناخۆشایی کات لە ناو خەڵکیە. ئەگاتە هەر کەس مامەڵەیەکی لەگەڵا ئەکا و فێڵێکی لێەکە، ئەگاتە هەر کەس قەرزێکی لێ ئەکا و قۆڵی ئەبڕێ، ئەگاتە کەسێکی تر دەستی ئەبڕێ. خەڵکی ئازارەدا بە گشت ماناکانی ئازاردان. ئەم پیاوە چەند جارێ دادگا ئەیگرێت، لە دادگا ئەیگرن و زیندانی ئەکەن. 2 بارە و 3 بارە و چەند بارە و 5 بارە و 6 بارە ئەبێتەوە. ئەوەندە ئەگیرێت و زیندانی ئەکرێ. ئەم کەسە کردنامەی ئەم کەسە لە لای دادوەر لە چییە؟ لە فی سجین، لە شوێنێکی زۆر بێنرخە. واتە فایلێکی ڕەشی بۆ ئەگرێتەوە لە مەحکەمە، ئەڵێن فڵان کەس تاوانبارە، بە تاوانبارە درێ لە قەڵم. یاخود بۆ نمونە بازرگانێکی گەورە، بازرگانێکی سەرمایەدار کە خاوەن دەسەڵاتە، کە خاوەن هێز و توانا و دەوڵەمەندیەکە، لە هەر شوێنێگاتە هەر شوێنێ کاری خراپە ئەکا و کاری باش ناکە، بە پارە و سامانەکەی ئەوەی خوا پێی ناخۆش بێ ئیکا. و هەروەها خەڵکانێکیش پشتیوانی ئەکەن لە ناو دەسەڵاتە. ڕۆژگارێک دێ بەسەرە و بازرگانەوە
کە تەواوی دەرگاکانی لێدا ئاخرێ کاتێ چێتە لای دادگات ئەو کاتە هیچ دەسەڵاتێکی نییە ئەو بەرپرسانی ڕۆژگارێک دیفاعیان لێ کرد و پشتیوانیان لێ کرد و بە پیاویان نەزانی و هاوکاریانە کرد ئەمڕۆ هی ئەوەشی نەما ئەوەشی لە دەستدا کەواتە ئەمە چۆن لە لای خوای گەورە چۆن لە لای خوای گەورە خەڵکی خراپەکار خۆی بێڕێزە و نامەی کردارەکانیشی هەر بێڕێزە لە دنیاشدا بە هەمان شێوە خەڵکێکی خراپ موسڵمانان خۆیان لێ بە دوورەگرن بەرپرسێکی خراپ هەموو کەس نەفرەتی لێکە لە بەرامبەرە بەرپرسێکی باش هەموو کەس دەستخۆشی لێکە هەموو کەس هاوکاری ئەەکە ڕۆژێک لە ڕۆژان کە باریشی لار بوو خەڵکی پشتیوانیەکە و یارمەتی ئەدا کەواتە ئەمە نمونەیەکی واقعیە چۆن لە قیامەتە هەیە لە دنیاشا هەیە ئەوەی کاری چاکە بکات بەرهەمی چاکەکەی ئەبینێ ئەوەی کاری خراپەش بکە حتمما بەرهەمی ئەبینێ پاشان خوای گەورە ئەفەرمێ وەیل یەومەئیذ للمکەذبین ئەفەرمێ هاوار بۆ ئەو کەسانەی کە بەدرۆزانن چی بەدرۆزانن الذين يكذبون بيوم الدين ئەوانەی کە ڕۆژی دوایی بەدرۆزانن عادەتەنەوەی کە باوەڕی بە ڕۆژی دوایی نییە و قەناعەتی بە ڕۆژی دوایی نییە یاخود ئەوەیە بە زمانی ئیعلانی ئەوە ئەکاژێ بڕوان بە ڕۆژی دوایی نییە یاخود لە کردارەکانی ڕۆژانەیە دەرەکەوێ چەندە گرنگی بە دینەدا چەندە گرنگی بە ڕۆژی دواییەدا چەندە گرنگی بە کاری چاکەدا لە ژیانی دنیاوە بۆیە هەردوو بابەتەکە ئەگرێتەوە ئەگرێت پێ ئەچێ کەسێکی موسڵمان و ئەهلی مزگەوتیش بێ و نوێژیش بکە بازرگانێکی گەورەش بێت بۆ موسڵمانیش بێت و عیبادەتیش بکە بەڵام باوەڕبوونی بە ڕۆژی دوایی لاواز بێت لە چیا دەرەکەوێ باوەڕبوونی بە ڕۆژی دوایی لاوازە ئەوەندە کار بۆ دنیا ئەکات ئەوەندە کار بۆ دوا ڕۆژ ناکە بۆ نمونە لە سەعات سێ بەیانی هەڵەسێ بۆ کارکردن حتا سەعات 5 وارە بەڵام ئامادە نییە لەو مەوداوە عیبادەتی خوای گەورە بکە ئەمە حتمما گرنگی داوە بە چی گرنگی داوە بە دنیا و گرنگی نەداوە بە ڕۆژی دوایی واتە بڕوای لاوازە بە ڕۆژی دوایی ئەگەر چی ئیمانداریشە خوای گەورە ئەفەرمێ وما یکەذب به کەس ڕۆژی دوایی بە درۆ نازانێ ئیلا كل معتد ئیلا کەسێک نەبێ ستەمکار بێت ئەمە یەک ئەفین بێت تاوانبار بێت واتە ئەوەی بڕوای بە ڕۆژی دوایی نییە چ بە زمانی جەستەی و چ بە زمانی حاڵی ئەوە حتمما دوو صفەتی گەورەی تایە صفاتی یەکەم ستەمکارە و صفاتی دووهەمی چییە گوناهبارە إذا تتلى عليه آياتنا قال أساطير الأولين كاتي آياتكاني إيما بسر أم كسدا بخوندري كستمكار تاوان بارا قال أساطير الأولين أساطير الأولين الله پندی پێشین کاتێک باسی ئاەتەکانی خوای بۆ بکرێ ئەڵێ ئەمە قسەی پێشینانە ئەمە پێغەمبەر صلی الله علیه وسلم قسەی ئومەتەکانی ترە لە کتێبەکانی ترا هەبووە فەیلسوفەکانی تر باسییان کردووە ئەم بابەتانەی لە قورئانە هەیە لە کتێبی فەلسەفەکانە لە کۆنا باس کراوە یاخود لە تەوراتە هاتووە لە ئینجیلە هاتووە کە ئەوێ بڕوا بەخوا نەیەنێ بڕوا بە ڕۆژی دوایی نەیەنێ چیەکە قال أساطير الأولين خوای گەورە نیشانەکانیان زۆر بە جوانی باسەکە ئەفەرمێ إذا تتلى عليه آياتنا كاتي آياتكاني إيمي بسرا أخواني قال أساطير الأولين عليه براستي أم پرتوكا أم كتيبي خواهي قولتيا أساطير الأولين قسي بيشينانا لكون أو قسانا كراو يستاش بيغمى صلى الله عليه وسلم دوباري كاتو خواهي قولا فرمي نخير كلا بل نخير بلكو رانا على قلوبهم ما كانوا يكسبون دڵیان داپۆشراوە بەهۆی ئەو کردەوە خراپانەی کە ئەیکەن داپۆشینی دڵ برایان چییە داپۆشینی دڵی ئینسان ئەگەر ورد بینەوە دڵی ئینسان پارچە گۆشتێکە
لە ڕواڵەتە لە ڕووی طبیوە تەماشا بکەی خوێنە باو خوێنە هێنی بەڵام خوای گەورە فەرمێ کەلا بەل ڕانە عەلا قولوبیهم نەخێر ئەوان دڵیان ڕەش بووە ئەو دڵە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ پارچە وەکو پارچەیەکی وەکو لاپەڕەیەکی سپی وایە ئەم لاپەڕە سپیە ئینسان تاوانێکی کرد ئەندازەیە ڕەشە بێ دووی کرد ئەندازەیەتر سێی کرد ئەندازەیەتر چواری کرد ئەندازەیەتر هەتا وەکو ئەو دڵە تەواو ڕەشە بێ وشەی ڕانە لە زمانی عەرەبی ئازانن وەکو چی وایە بیکەینە نمونە ئاسنێک بهێنە پێش چاوی خۆت و ژەنگ لێیدا ئەو ژەنگە ئەو ئاسنە بخوا و خواردبێتی ئەوە مانای ڕانەیە کە ئەفەرمێ دڵیان داپۆشراوە بە گوناه ئاسنێک کە ژەنگ ئەگرێ ژەنگەکە ئەچێتە ناوەڕۆکی ئاسنەکەەوە خریکە ئاسنەکەش ئەخوا ئەوە وشەی ڕانەی 100% بەسەرا جێبەجێ بێ واتە ئەو کەسە خوای گەورە دڵی چی لێ کردووە بەهۆی تاوانەکانی خوای گەورە دڵی ڕەش کردووە بەڵام هێشتا مەجالێکە هەیە بۆ ئەوەی تەوبە بکا و بگەڕێتەوە قۆناغی دووهەم لە دڵڕەشبوون طبعە بەل طبع الله على قلوبهم خوای گەورە مۆری داوە بەسەر دڵیانە ختم الله على قلوبهم قۆناغی سێهەم ختمە کە گەشتە ختم هەرگیز ئەو کەسە جارێکی تر نابێتە موسڵمان حەسەنی بەسری ئیمامی حەسەنی بەسری ئەڵێ هو الذنب على الذنب حتى يعمى القلب فيموت ئەڵێ بەڕاستی وشەی ڕانە بریتیە لەو کەسەی کە گوناه لەسەر گوناه ئەکا هەتا وەکو دڵی ڕەش ئەبێ و ئەمرێ دڵی ئەمرێ و ڕەش ئەبێ واتە حەقیقەت نابینێ و شتی باش نابینێ تەواوی شتە چاکەکانی لێ بێتە شتی خراپ وە شتە خراپەکانیشی لێ ئەبێتە شتی چاک ئەو کاردانەوانە چین کە دڵی ئێمە ڕەشەکەن یاخود دڵڕەشبوون ئینسان کە دڵی ڕەشە بێ کاردانەوەکان چین تێیدا ڕوئەدا یەکەمیان ئامۆژگاری هەرگیز وەرناگرێ چەندێک قسەی بۆ بکە قسەی حەق وەرناگرێ بۆ لەبەرەوە دڵی ڕەش بووە ئەو دڵا کە ڕەش بوو دوور بوو لە خوای گەورە خاڵی یەکەم هیچ ئامۆژگاری وەرناگرێ بە تایبەت قورئانی بۆ باسکەیت و ئایەتی بۆ باسکەیت و حەدیسی بۆ باسکەی هەرگیز وەری ناگرێت بەردێکی لووز بهێنە پێش چاوی خۆت و ئاو کە بەسەر ئەو بەردەوە بزانە ئەو بەردە سوود لەو ئاوە وەرەگرێ حتمەن وەری ناگرێ ئەو کەسەش دڵی وەکو بەردێکی لوسی لێدێ هەرچی ئاو کەسەر یا بەسەر یا ئەڕاو هیچ سوودێکی لێ وەرناگرێ دواتر تەواوی پێوەرەکانی لێ تێکەچێ لە خاڵی دووهەمە تەواوی پێوەرەکانی لێ تێکەچێ باشی پێ خراپە خراپی پێ باشە مرۆڤی چاک و دانسقا سادە و لەسەرخۆ دەستپاک و دڵپاک و داوێن پاک لەلای ئەم کەسێکی گێل و گەمژە و بێ ئاگایە مرۆڤی فێڵباز و دز و خراپەکار و دەستبڕ و چەتە لەلای ئەم چییە لەلای ئەم پیاوێکی بە غیرەت و بەتوانە و بە ڕێز و چاکە پێوەرەکانی هەموو لێ تێکەچێ هەموو سەراوژێرە بێ لەلای بۆ لەبەرەوەی کۆتا ئەو پیاوە کۆتای پێهاتوە ئەو دڵا گەشتووەتە کۆتایی دواتر قورسبوونی عیبادەت خاڵێکی تر عیبادەت لە لای قورسە لە ناو عیبادەتە فەرزەکان لە لای قورسە ناتوانێت نوێشکە کاتێک کە فەرمانێکی نوێژی پێکرێ زۆر بەلایەوە قورسە کاتێک چێتە نوێژی جەماعەت کە لە نوێژی جەماعەت دەرەچێ هەمیشە ڕەخنە لە ئیمامەگرێ و هەمیشە ڕەخنە لەو کەساگرێ پێشنوێژی کردووە و نوێژەکەی درێژە و نازام نوێژەکەی کورتە و ڕکوعەکەی تەواو نییە و بەخوا دەنگی ناخۆشە و بە بەردەوام خریکی چییە خریکی ڕەخنەگرتنە لە موسڵمانان ئەگەر بشتێتە مزگەوت چوونی بۆ مزگەوت دەرچوونی لە مزگەوت ڕەخنەگرتنە لە موسڵمانان هیچ قازانجێک لە ڕۆیشتنیش بۆ مزگەوت ناکە عیبادەت لە لای قورسە بێ نوێژ لە لای قورسە بێ تەواوی عیبادەتەکانی تر لە لای قورسە بێ و هەروەها ئەگاتە قۆناغێ چێژ لە گوناه وەرەگرێ عادەتەن ئینسانی ئیماندار کاتێک کە گوناه بکا وەکو ئەوەتانێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ وەکو ئەوەتا شاخێ بڕ و خێ بەسەریە بەڵام ئینسانی منافق وەکو ئەوە وایە مێشێک
لە لای لوتی بێ و ئاوا بدا لە مێشەکە فڕێدا بەڵکو ئەم کەسە ئەم دڵە گەشتووەتە قۆناغێ زۆر لەوە مەترسیدارترە چێژ لە چی وەرەگرێ چێژ لە گوناهەکان وەرەگرێ حتمما ئینسانی ئیماندار چێژ لە گوناه وەرناگرێ برایە ئینسانی ئیماندار کاتێک کە گوناه هەکات ئەو دەقە چێژەکەی وەرگرت حتمما دوایی پەشیمانە بێتە و تەوبە ئەکا بۆی خوای گەورەش تەوبەکەی لێ قبوڵەکە کە تەوبەکەی لێ قبوڵ کرد ئەو دڵە بەڕەشی نامێنێ ئەو دڵە بەڕەشی نامێنێ دڵتەنگی و ناڕەحەتی ئەمە یەکێکە لە بەڵاکانی ڕەشبوونی دڵ ئەو کەسە ئەگەر ملیاردلێر بێ ئەگەر دەوڵەمەند بێ ئەگەر لە گەورەترین پۆست و پلە و پایەوە بێت ئیمانێکی باشی نەبێ هەمیشە دڵتەنگە هەمیشە خەمبارە هەمیشە بێتاقەتە چونکە خوای گەورە فەرمێ ومن أعرض عن ذكري هەر کەس پشت لە قورئان بکە فإن له معيشة ضنكا ئەوە ژیانێکی زۆر تەنگ و تەسک و ناخۆشی هەیە جا ئەوە ئیماندارە دڵی خۆشە دڵنیابن ئەوە ئیماندارە ئەگەر سەروەت و سامانیشی نەبێ ماڵیشی نەبێ هیچی نەبێ خوای گەورە دڵێکی پێی داوە قانعە زۆر کەس لە نمونەی ژیانی خۆتان ئایبینن زۆر دەوڵەمەندە و ژیانی زۆر زۆر باشە بە بەردەوام لە ناو کێشەوایە بە بەردەوام لە ناو ناخۆشیایە بە پێچەوانەوە لەوەی هەر لە کەسی خزمی خۆمانە یان کەسی نزیکی خۆمانە هەمومان درک بەوە بکەین ئینسان کاتێکە خوای گەورە دڵێکی باشی پێئەدا کەمترین پارەی هەبێت دڵخۆشە کەمترین سەروەت و سامانی هەبێت دڵخۆشە بەڵام کاتێک کە دڵێکی نەخۆشی پێئەدا یاخود ئەو دڵێکی باشی پێئەدا و خۆی ئەو دڵی خۆیە نەخۆشەکە و دڵی خۆی ڕەشەکە بە تاوان ئەوە تەواوی شتەکان لە لای ئەو سەراوژوورە بن و هەروەها هەمیشە دڵتەنگ و خەمبارە ئەگەر نەبوو بێت ئەگەر ماڵ و سەروەت و سامانی نەبێ هەمیشە حەسوودی بە دەوروبەریە بە هەمیشە ڕقی لە دەوروبەرێتی هەمیشە حەز لە دەوروبەری خۆی ناکە کە دەعوەت ئەکرێت بۆ ماڵی کەسێ ناچێ بۆ دەعوەتیەکەی کە داوای هاوکاری و یارمەتی و پشتیوانیەکی لێ یەکرێ نایکە هەمیشە ڕق لە دڵە کەواتە ئینسان کە دڵی ڕەش بوو گەورەترین نەخۆشی سەرەتا ڕوو لەکوێیەکە ڕوو لە خۆیەکە خۆی لە ناوەدا خۆی تەدمیرەکە خۆی والیەکە هەمیشە خەمبار بێ هەمیشە بێتاقەت بێ و هەروەها ئەو ڕق و چینەی کە لە ناو دڵەکانی ئێمەوە کۆ ئەبێتەوە بەهۆی ڕەشبوونی دڵەکانمان ئەبێتە مایەی چی؟ ئەبێتە مایەی ئەوەی خۆمان بە بەردەوام بە مروری زەمن دەکەوینە کەنار دەکەوتینە کەنار ئەو کاتە چکە حەزمان بە کەس نییە تێکەڵاوی کەس ناکەین ڕقمان لە خەڵکیە بەهۆیەوەی کە دڵمان ڕەش بووە ئەمە گەورەترین بەڵایە ڕوو لە ئینسانەکە ئەکا ئەو مرۆڤە خۆی ئەخوا وەکو چۆن ئاسن چیەکە وەکو چۆن ژەنگ دێ و ئاسنەکە ئەخوا و لە ناوی ئەبا و هەروەها لوودبەرزی و ڕەتکردنەوەی حەق هەمیشە ئەوانەی کە دڵیان ڕەشە لووتیان بەرزە خۆیان بە گەورە ئەزانن چۆن بزانین کەسێک خۆی بە گەورە ئەزانێت چۆن بزانم فڵان کەس خۆی بە گەورە ئەزانێت کاتێک کە قسەیەکی بووەکەی ڕاستە و خۆ هەڵەچێ و تووڕە ئەبێ و زۆر بە قسەکەی تۆ بێتاقەتە بێ ئەوە یەکێکە لە خراپترین سیفاتەکانی کەسانی لووتبەرز ئەگەر بە ڕواڵەتی شووا هەستی پێ نەکەی لوتی بەرزە ئەوە کەسی لووتبەرزە بە بەردەوام حەق ئەبینێ غەمت الحەق بە بەردەوام و حەق ئەشارێتەوە و خەڵکیشی بە بەردەوام پێکەمە چۆن بزانی کەسی بەرامبەرت تۆی پێکەمە کاتێک قسەت لە قسەیا کرد ئەو ڕاستەوخۆ چیەکە ڕاستەوخۆ هەڵەچێ تووڕە ئەبێ بێتاقەتە بێ و هەروەها گوێت لێ ناگرێ بە هیچ شێوەیەک و هەروەها خاڵی کۆتایی نەمانی بەزەی ئەو کەسە کە دڵی ڕەشە بێت هیچ بەزەیەکی نامێنێ هیچ سۆزێکی نامێنێ هیچ خۆشەویستیەکی نامێنێ بەزەی بە هەژاران نایە بەزەی بە نەداران نایە بە ڕێبواران نایە بە
بە منداڵە نایە ڕێز لە گەورە ناگرێ هەموو سیفاتە خراپەکان لە خۆی کۆ ئەکاتەوە. كلا إنهم عن ربهم يومئذ لمحجوبون. خوای گەورە فەرمێ نەخێر بەڕاستی ئەمانە شتێک کە خوای گەورەی لێیان وەرەگرێتەوە گەورەترین شتە ئەویشیە ئەویش بینینی پەروەردگارە لە ڕۆژی دواییدا. كلا إنهم نەخێر بەڕاستی ئەوان عن ربهم يومئذ لمحجوبون ئەوان لە ڕۆژی قیامەتا بێبەشەکرێن لە چی؟ بێبەشەکرێن لەوەی خوای گەورە ببینن. گەورەترین نیعمەت و خۆشترین شت بۆ ئینسانی ئیماندار لە ڕۆژی دواییە بینینی خوای گەورەیە. خوای گەورە ئەفەرمێ ئەوانەی کە دڵیان ڕەشە لە ڕۆژی دواییدا هەرگیز خوا نابینن. ئەوانە حتمەن کە خوای گەورە نابینن مستەقبەلیان چییە؟ ثم إنهم لصال الجحیم. ئەوانە مستەقبەلیان چییە؟ مستەقبەلیان دۆزەخە، دەرەنجامیان دۆزەخە. کاتێ ئەخرێنە دۆزەخەوە ثم يقال هذا الذي كنتم به تكذبون. پاشان بە سەرزەنشتکردن و بە شێوەیەکی ڕەخنەئامیز پیانەوترێ هذا الذي كنتم به تكذبون. ئەمە ئەو ڕۆژەیە کە ئێوە بە درۆتان ئەزانی و باوەڕتان پێی ناکرد. ئاەتی 17 کۆتاییمان پێهێنا. وصلى الله وسلم على سيدنا محمد.